دەرچوانی دانەمەزراو لە هەرێمی کوردستان پەیامێکی هۆشداری تند ئاراستەی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکەن. ڕایدەگەیەنن دەرگای دامەزراندن نەکرێتەوە بۆ ئەم هەڵبژاردنە بەدەنگەکانیان سزای حیزبە باڵادەستەکان دەدەن. لە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان بەشێک لە نوێنەری دەرچوانی دانەمەزراو ئەوەشیان ڕاگەیان پشتگوێخستنیان زەنگێکی مەترسیدارە بۆ دەسەڵات. ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو هۆشداری تون دەدات بە لایەنە پەیوەندیدارەکان لە ئەگەری بەردەوامبوون لە بێباکی و ئاوڕنەدانەوە لە دەرچوان و گەنجانی بەشخوراوی کوردستان و چارەسەر نەکردنی کێشە و گرفتەکانیان کە خۆی لە بێکاری و دانەمەزراندندا دەبینێتەوە. بە هەموو لایەکی ڕادەگەێنین ئەم سیاسەتی بێباکی و گوێپێنەدانە سەرنجامەکەی بۆ دەسەڵاتداران باش نابێت و ئاسۆی حکومڕانیان بۆ گەندەڵانی مێژوو ئاوا دەکات کە ئەگەرێک لە بەردەم دەرچوانی دانەمەزراو کراوە دەکات کە ژمارەیان زیاتر لە 200,000 دەرچووی دانەمەزراوە لە نێوانیاندا بایکۆت هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق کە ئەمە سادەترین کاردانەوەی ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو دەبێت. هیچ ڕەوانەیە ئێستا ئاوا وەکو وەرەقەیەک شەهادەکەی فڕێات هیچ بەهایەکی نەمێنێ. حکومەتی هەرێمی کوردستان و ئەوانەی کە بەناوی حکومەتی هەرێمەوە فەرمانڕەوایی ئەم میلەتە ئەکەن هەر بە جدی کارێکیان کردووە کە شەهادە لەگەڵ هەر شەهادەی هەر یەکێک لە دەرچوانی دانەمەزراو لەگەڵ ئەم وەرەقەیە قەدر و قیمەتێکی نییە کە بەیاننامەیەکی تیان نووسراوە. هیچ جیاوازێکی وای نییە. بەرپرسی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان لەگەڵ بەشێک لە پەرلەمانتاران بەڵێن دەدەن داواکاریەکانیان بگەێنن بەلایانی پەیوەندیدار. ڕاشی دەگەێنن پێویستە حکومەت لە کەرتی تایبەت و گشتیدا دەرفەتی کار یەکەم جار بۆ دەرچوان بڕەخسێنێت. ئێمە بە دوواداچوونمان کردو دایرە هەیە ینی هەر کارمەندی بەدەگمەن نەماوانە لەبەر ئەوە بەڕاستیمە پێویستە لەسەر حکومەت ینی ئەو شوێنانە ئەو فەراغانە پڕ بکاتەوە لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان. ئەمە خاڵێک و هەروەها کەرتی تایبەت فراغێکی زۆر هەیە و پێویستیاتێکی زۆر هەیە پێویستە ڕێک بخرێتەوە ئەم بابەتە لەلایەن حکومەتەوە هەلی دامەزراندن لە کەرتی تایبەتە هەلەکە بۆ ئەمان بێت بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بێت نەکەس هەرکەس لە ئاستی خۆیەوە بە شێوەیەک لە شێوەکان ئێمە پشتیوانی تاوان لێکەین. لە هەرێمی کوردستان زیاتر لە 200,000 دەرچووی دانەمەزراو هەیە. بەهۆی قەیرانی داراییەوە لە دوای ساڵی 2014ەوە حکومەت دامەزراندنی ڕاگرتووە. ساڵ لە دوای ساڵیش ڕێژەی دەرچوان لە هەڵخشاندایە و بەهۆی نەبوونی پلانەوە ڕێژەی بێکاری کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار. ئەوە تا هەژێن کێکێک بووە لە یەکەمەکانی کوردستان بەهۆی بێهیوابوونی لە دەستکەوتنی کار و دامەزراندن ڕووی لە هەندەران کرد. بەڵام لە ڕێگەی گەیشتن بە ئەوروپا گیان لە دەست دەدات و لە جێگەی گەیشتن بە ئارەزوەکانی تەرمەکەیان بۆ دایک و باوکی گەڕاندەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.